سەرەگرێ سەر ناگرێت سەرەگرێ سەر ناگرێت سەرەگرێ سەر ناگرێت سەرەگرێ سەرەگرێ ئەوە چی سەرەگرێ سەر ناگرێت گوڵچین یەک خەتە لە مێشکمایە بەس سەر بگرێت دەوڵەمە نەبین هەر بە ژێرمانە ئەڕوە وا شڵا خۆستە کار و کاسپی نەماوە حاڵمان شڕە نەماوە من جارێک کاسپیم هەر نەماوە هەر کەس بووە بەخوایی منیش تۆ پێم بڵێ چی خوتەی چی یەک خەتەم لە مێشکایە چونکە ئەم منتیقەیە گەشتیاری زۆرتیایە بزانم قۆڵی سێ چوارێکی لێ نابڕم خوازانە فرتوفێڵی دنیا لە تۆ بارێ ئەخدە تو وامە لە دار و دیوار گوێ هەیە دراوسەیە کوێ لێ بە حیامانەچێت ئەڵێ خەریکی قۆڵ بڕینن ئەڵێم گوڵچین تۆ دوو ئاڵتۆنە نەماوە دوو ملوانکە چۆنە زانی ئاوا حسابێکە یەکەیەکە خدە خۆم لە ماڵەکەی بەیەکەوە قابلە نەزانم ئێدەیەدی بزانم ملوانکەی منە بۆ چییە وەڵاهی دانەیەکیان بۆ من و دانەیەکیان بۆ تۆ ئەیفرۆشم شتێک لە مێشکمایە بەس سەر بگرێ ئاخ گۆڵچیە خۆشمەمەوێم نەڕۆم بۆ شار خۆمی پێجوانەکەم ێ باشە تۆر خەریکی تەزمینی ماڵە بە قوڕ نەگیرێ دە تۆ دانەیەکیانم بەرێ کاکە دەوڵەمە نەبین لەوە یەک دنیا پارە دێمە شەریکین شەریکین ئەمە یەک گیرفان نین تۆ دەگیرفانێ هەیە کور ئەوە نامیا پێ بەڵا بەوی گیرفانی شروواڵەکەمە دەتۆ بمەرێ بس بزانم چی ئەەکەی بی یەکسەر ها بەشی خۆ بم بیتێ تخوا ئەگەر تو ئەمەە گوڵچین قسە لە قسەما بکەیت تو نازانی من چیم لە مێش نازەمە بێ زوو بمەیتێ دەبێنە تۆ ئەوەتە ئەیتر ئەوە هەرچەنێکی کرد ئەلحەقی پێ دەڵێم من پاری چاکەکە ها تخوا ئەگەر ئەمەە گوڵچین تۆ قسە تۆ سوزانی سعری ئاڵتون من خۆم ئەزانم بەس سەر بگرێت گوڵچین ئەڕۆم من بەس بەشم بەی ها بەخوا هەچی فرتوفێڵێمی کەشفەکەم ئەزانین تۆ زۆر گوڵچین قساکەی تۆ دەبێڵە بڕۆم کاکە ئیشم هەیە من باش ئەو من چاوەڕم دە باشە دەیخوا حافیز دەیخوا حافیز نەزانی تریشمەیە ئایدڵای بێدەرێ دوودا یارمایان دینەوی و دەمێنێوی و أنا والله فريق أنا والله فريق فريق برافو برافو السلام عليكم باشي قال فريق كان وشارشي ممنون عزيزي فتوى مقبول بالي منها تمام ممنونين قاعدين هزارة أم إنكاري أخ كإنكاري أم إنكاري مو إنسان باش مين مالك أودان بالصجاج ولا قبل زور ممنون والفعل طاقة قال واحد يا الله خوايا ولي شوايا والشفاي دريدايا أنا ديليلي وديليلي قولشين قولشين هادي نو خليكي تيستا والله بخير بيتو أول شيء حمدي نوكا وبولينا ومناوسيكم دانا وما الله نوكا بيشي دومريش خليهم مردانا بونا راك سارم بري ولا أي أحفرم أيكوا أعطونا كم فروشت إيه هاري شيء خو من بنام كدو باري أها يام بام هيلكيا أيا رو هيلكي شي ملوان كي بهيلكيا وأجر قولشين تو أما نقصب كيتو بابا شو زي من أول بوتشي أو جاري الجمعة برسيلي كيف دشتا حد هم يقشتيارا هذي كله شوينك وهاكوا قولي سيشواري كي بيبرم تو هكا تديني بو خوم يلا خلقي جاكي ولا مني جاتي قولي منيش ببري بوتو نازاني خوم شونم وأجر أما نقول قولشين تو تدخل لموضوعي من عبكي رجال لنا خمل وان كي بهيلكيا تتو بركولك مبوكا تو شو زي تشيلي ريا بركولك مبوكا
باش تێ بخۆم و خێرا ڕاکەم فریا و گەشتیارانەکەەوە دەدەی بێ بتهێف يلا من كي وانا يعلم بزانە زەلامێک دیارە دەسی بە بڕم ها یاڵە دەی هەر پەیا بنم بۆ جومعەیە گەشتیار و شدیە وەرنەوە بۆ مەرێشک مەرێشکمان هەیە یەک دقت قیر مريشمان هي هيلكي ألتونيكا بعربيش يلا تعالوا إلى دجاج يسوي بهيلكي بالذهب يلا بيتي ذهب ويلكم تو بمريش كلن شي برارو كيتشن نبو تشيكن egg gold ده بس قيق دوش بابا بەجددی ئەوای ئێمە زۆرتر بەهاتین هاتەوە بە کوردستان بەڕاستی سروشتێکی زۆر جوانە زۆر خۆش کوردستان جاجارە تۆ چی دیوە کوڕم خۆشە کوردستان بەس باوکە ئێتت خواڵا زوو بێنە بۆ ئێرە چونکە زۆر دڵگیرە حەز دەکەن زۆر ئیتر ساڵی دوو جارەتان هێنمەوە باشە بڕۆین با بڕێن بزانین شتی جوانتر ببینین بەجددی کوردستان زۆر خۆشە هيلكي أعطونيكي ودركم هاتن يلا عيني فضل لدينا دجاج مشوي بالتنور يعني بالتنور وهي برجان فضل هاي شيء عجيب غريب دجاج فضل عيني اهلا بالعرب اهلا بالاخوان العرب هاي ماما هاي عيني هاي اهلا وسهلا السلام عليكم مو عرب كردي كردن شلون يا اخوة بخير من سلسة سلام ان شاء الله اكي او كرك صيصي ياري اسنكا من نوڵات بۆ اخصم يلا اواي كردوا عزاين توش بزلي حمداني وهي برشتها ديارة بەخوا زیرەکی ماما احترام لە خۆت بگرە ئەوە ستایلی سمێڵی منە شتێکی زۆر اسلتشا يو كردن بەڵێ بەڵێ اي زمان تنبو او نوعك اخوار بوتو ئێمە ئەوروپین یعنی لە ساڵە لە ئەوروپا من خۆم هەر لێرە ئەژیم و یەم و ئەڕۆ بوو ديارة من على كان دمك اللي بو الزمان بەڵێ تقريبا سنة تقریبا ساڵ و شتێکە بێت باو كروب الصالق هاي اللي هاتوا زمانە گۆڕدرێ یعنی بله والله من امريش كم هي بو فروشتن ئێوەی گەشتیاران دایمە حەزەکەن ئاوەشتی عجیب و غەریب ببینن ئەمە بە تووکەوەی فرۆشییا بۆمان پاکی چۆنی فرۆشی شێرابێری بە قوربان ئەم مریشکەی من ئەمە شتێکی عجیب و غەریبە هێلکەی ئاڵتونیەکە ئەمە نمونەی هێلکەکەیەتی ئەمە ئاڵتونیش بەزەڵێم ماما هێلکە خۆت ئەەکەیت لە خۆت یانی ئاشدا و ئەیکا کاکە عەفو مەقسەی ئەوە نییە بۆ قوربانی عنەڵە مریشکەکەی کات من هێلکەم بکەم من هێلکەی مریش بکەم ئەخە مندا من مەبەز منەگە بەشی کەم هێلکەی قاتی ئەڵم خاست ماتان بە قوڕ نەگیرێت نا مەبەستمان وتم لەوانێ بزانم ئەو هێلکەیە چییە ئەمە جا من یەک دنیاشتی عجیبم هەیە ئەمە نمونەیەکیانە بەڵێ ئەمە نییە هەموو ڕۆژی هێلکەیەکی ئاڵتونی بۆکە ئەشی فرۆشم ئەوە داوای چەنی لەکەی وەڵا ئەو بە دەفتەرێک دەفتەرێ بۆ تۆ چیە فرۆشی ورچە فرۆشی زەڕافە فرۆشی حەکەم تۆ باسی چێکی ئەوە هێلکەی ئاڵتونیەکە هێلکی باید دە 15 وەرەقێ بە یەک هەفتە مایەکی دەرەکەیتەوە ئەوم توخوا پاپی بیکرا ئیک ئای لاف یو بیوتیفول من حەزەکەم بتڕێ ئەزای چۆن کوڕم بتڕم جوان نییە و بۆ نێرەکەرێکی بە هەورازە سەرکەی بڵێ بیکڕم باپی دی پاپی داخوا نایکرین با بڕێن قەیس دڵێم ناڵە ناشکێنی هەرچەند تو ئاوا بە نازوو مەکرد قسەم لەگەڵەکەی پەل و پۆمەشکێ مەگەل لەبەر دڵی تۆ بیکڕم ئەوە قفڵەکەی چەنە وەڵا 9 دۆلار 9 گەڵا بڕبەنگی لی کەمی نییە ئاوا یەک گەڵەتان خاتر یعنی هەموو ڕۆژێکیش هێلکەیەکی ئاڵتونەکە ئەگەر هەموو ڕۆژی هێلکەیەکی ئاڵتوی نەکرد کاکە ماڵی خۆم وەم بێنەوە پاپی پلیز ئەوە ماڵەکەمانەمە ئەوە لە بەرخاتی دایکان باشە وەرە قازانستانە وەرە ئاخر ئافرم مریشتێک هێلکەیەکی ئاڵتونی بکەیم ڕۆژ والله مهم چەند قورسە good very good ماما what's your name من ڕەشاد very good ئەی ئاخر جازەلام هەیە نەزانێ وەت سیۆر نێم چییە والله good والله ماما good ئاوە قوربانە بم دەست و چاو باش ئەوە نەوە نوێ ڕێ باشە داهاتوو ئەو بگرە چکن بیگرە وەرگرە باوکە هێلکەکەشی لێ وەرگرا مەترسە خۆ گازی لێ ناگرێت ناڕوا ناڕوا
بێنە هێلکەکەش هێلکەکەش با لای تۆ بێ هێلکە ئەزانی چۆن بەساقم ئەمە دان و ئاوی بەنێ دانی بەنێشتی بەنێ بۆی ئەمە بەرسی ڕۆژی نەبێت. چەند جار خواردنی بینە ڕۆژی چەند جار ها؟ ئیتر گەرمەکەی بۆ ڕۆکە خۆی خۆیتە خۆ چەند جار چییە ئەمجاتم بەیانی و نیوەڕۆ و ئێوارە و حەج ئەمە هەموو شتێکە خوا هەرچی کوایکا بە ئاڵتون ئەمە خێر و بەرەکەتان دەستکەوت یاخوا لە نەیکرد بەیانی بۆم بێنە ئەو ماڵەکەمان باشە بەساقم سیو ڕشت سیو خەریکا لە ڕشکە سیو ڕەشاد سیو گود بای سیو گود بای نەکەون با ڕشود باي Good luck. سمێڵە جوانە حەزەکەم بتڕم ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێخەمەر چییە خێر chicken gloves might يعني no goal وايت white ئەمە كيرولة چی بووە؟ هەڵێ ئەمە هێلکەکە سپی کردووە لە باتی ئاڵتون کامەیە کە 6,000 دینارە هەروە کڕۆ هەروایە نابێ ئەمە بە شەرتی ئاڵتون کڕیوانەوە نۆ وەرەقەمان پیاوە no mommy no ئەمە زای چی ئەبێ بچینە سەری بۆ ماڵەوە زين چی پاپی من کابرا دوێنە بینیم لە خۆت ئەلیۆ ڕۆی خۆی کرد بە ماڵێکە ماڵەکەیان نزانی با بڕی با بڕێنەوە خەجیرفانە بیکە نشکێنی ئێرە دەستی بڕین فەرموو ژن باشی شکۆر بەخێر بێ یاخوا سەلامە بیشەڵڵا ئەوە چیاڵی پیاوەکە و لێرە نییە بابالیەتی وادر عزیێت نەبێ بۆم بانکی ئەم دیشکەمان لێکڕێمە بە شەرتیەوەی هێلکی ئاڵتون بکە ئەشی لەم هێلکە سپیانی بازارەکە کە 6,000 جا مەخسەت چیە خۆ ناڵی مێردەکە و فێڵباز و درۆزنە وەڵڵا خوا نەکا بڵم فێڵبازە بەڵام ئێمە منەوە نۆ وەرەقەمان پیاوە ئەی چۆن پاپی با مێرد لە خۆی بانکات دەبڕۆگەر عزیێت نییە بۆمان بانکی با دوو کەلیمە قسەی لەگەڵا بکەین زۆر باشە بۆ بیکیان بڕۆ ڕەشادم بۆ بانکە باش دەی بەس حەقی بم بڕۆ دەی خێرە بڕۆ دەی کۆرەشتی وا چۆنە بێ سەگ چێ ڕەشاد بانکە بۆ خاتری خوا ئێستای بینیت پاپی من سەرسام من شۆکی دم زۆر. بۆ بیکیان ڕەشاد بێنە وەڵامێک دەی بانگیکە نیشتای سەشتیوام نەبین و ئەمرم بەم ئەمرە گەشتووە لە ئەوروپا شاشتیوان هەرچێکی پێ بڵێم یەکسەری ئەیکە دۆک ڕەشوو ڕەشاد ینی ڕەشاد دێنە بۆ ئێرە گوت پاپی فشاس يعني dog give me رشو no no نانەکەیانەرەوانێ دەستمانە بڕێمە چیە ئێستا ئەیبینن پەلەمەکەن بزانن چۆن ڕەشادتان بۆ بانگەکە دەی بزانم ئەها ئەوە هات السلام عليكم عليكم السلام باشا شكر كيزبوها رشو dog give me رشو أري قولتشين چییە بانگە کردم خێرا سەگەکە هاوایەکە لەو دەشتەیە ڕەشاد وتم چییە وتی ڕاکە گوڵچین بانگ دەکات میوانمان هاتووە خێر وڵاوی ڕاستی بە مریشکەکەم بۆ هێناویتەوە باوکە دەوازم مریشکەکە بێنە ئەو سەگە چۆ ڕەشادی بانگرمە و توتی گوڵچینیش بەڵێ باوکە قساکە کچم چی جارە تۆ ئەمە بگرندا دەجیانەوە بریشکەکەی خۆتان بۆ خۆتان ئەوە ژێلکەکە نامەوێت بزانیت ئەو مریشکە ئێوە واتان لێ کردو ئەگینا هێرکە ئاوا قەت ناکە یەڵە مشتینێ پارەکەیان ئێمەوە پارەکەمان بەرەو با بڕێیت papi dog is smart يعني good very good I love you dog قساکە قەیس بەڵێ. ئەو دوو تولفە مەشکێنە دەبوویان بکڕە چەند تۆ قساکەی پەل و پۆی منەشکی بێ سەر ڕازی بم Please, باپی. باشە ئەمە قفڵەکەی ئەم بای چەنە ئەم نایفرۆشم رشو رشو ئەزانی چۆن ئەمریکا اعتیمادی لەسەر ئەمەیە ڕۆژ نییە نەی با بچێت دزی وە بدۆزێتەوە هەموو عینوانێکە زانێت ئەمە دەرەجە یەکە نایفرۆشم رشو ئاسازانی چی لەبەر خاتری مناڵەکان قفڵەکەی چەنە با نەجاتمان بێ گوڵچین بیفرۆشم
زۆر دڵم پێوەی نییە بەس مەگەر لەبەر مەگەر خاتی مناڵەکان ئەدە باشە بەچەند وەڵام بای دوو دەفتەر نا زۆرە دوو دەفتەر زۆرە گەڵێ بەخوا دوی پێنایە با بڕۆین فڵەکەی دەفتەر و چلێ بۆ دان یەک وەرەقەی تر خاترتان ئەگرم دوای ئەوم ناخە یەک وەرەقەی هیچ نییە لەناوەکان حەزیان لێ ڕەش و دڵ من شکان ڕەش و دڵ من شکات پلیس چی بکەم ئەرە تۆ باوکە ناوی چییە؟ قەیس جاخۆ یایکی پێوەنی بۆ جەژن لێنێ وەکو قەیسی یاڵە دێ دەفەرمو دێفەرمو یاخوا مبارەکتان بێ بەس خۆ ئاگاتان لێ بێت ئەی هاوا بیریشی یەکەم ئەو وەرەقەیشی کە ئەمە دەفتەرێک ئەوە نەوە و نۆم بۆ دانا یعنی دەفتەر و نەوە ئەو وەرەقەی خاتر بام باشە دەبڕۆن دەیخوا حافیز بۆ حافیزتان بێ ناوی چی بوو؟ بۆبی ڕەش و دەرگاوشتیشم بۆ کاتەوە I love you دەباشە دەبڕۆ ڕەش و ئەم هەتیوە نازانم نێر بوو یامێ بوو سشتێ نەگەشتم بێنە ئەها ڕۆبی خەسە پارەکانی تر بڕۆ بە ئەمەش بڕڵاکەم خەسە پارەکانی تر حەداڵانیان شێوە قاچیان بەست بووەوە قاچی بکەرەوە نەمزانی قاچی بکەرەوە بە هێلکی ئاڵتون پێ فرۆشتۆ خێرانی وەیم بەرێ وەرە هەفتەیەشکەی فرۆشم و بە زەلامێکی تر بەس فەلەمەکە دەبڕڕای بێرە پارەکەشم بەرێ ئاخ ئیمە یەک ژیرفان نین پارەی ملوانکەکە خۆمە ئەها بیخەسە پارەکانی کە با دەست بڕێن خۆش بێ ڕەش و نازانم بەعزێکی گەڵی کاسپی نییە چۆن نییە ئەو بۆ دەرگامان لێ ناکەنەوە ها بەخوا چاکە وەساقە دەبم قەیز نەکەوی ڕەشاد وەڵڵا ئەوە تۆ عیب ناکەی داناوە شێ نێڵی بڕوە نێڵی بڕوە ئەوە چیە میوانمان هەیە بەڵێ بەڵێ یاخوا بە خێر بێن خوا سەلامەت نەبی باشە شیلەیەک بوویستم باڕاوی نەم یاخوا بە خێر بێن ئەرێوە تۆ عیب ناکەی ئەمە کردۆ بەگارتە چی هایان پێمان ڕابێدی نانە حەدمان نییە چی وەسە هیچ بووە ئەوە چی بووە؟ برسیمان بوو بە سەگەکەمان وت بڕۆ دریڤەریمان بۆ بێنە نە سەگماندی نە دریڤەری ڕۆی ئەی بۆ تۆ چۆنی قسە لەگەڵا کردووە وەڵاوتمان چۆنی چاچی برسیمان ئاوا قسەمان لەگەڵا شتتان کردووە وەرە نابێ ئێوە سەرتان ڕۆحەکەم ئێمە سەگەکە دلی هینەکەمانە قسە بەدەستی مینۆکە دەستمانە قسە سەر پیزا پیزای هێنا ئەمان قسە سەر کەنتاکیە هات و بە هێواشی نابابێ شتاکە دەشت one minute ڕەش و هەنگوین لە شاغ ئەسڵ لە خۆت هەیە هەنگوینی ئەسڵ وەڵایی هەمان ماوە یعنی هەمان بوو نەمان ماوە ئێستا ئەیسە تو وازدەوە بێنە من هاتوومەوێ پارەی سەگەکەم بیتەوە باشە بە قوربان باشە چاوە نەشمەیتەوە لەم گەڕەکە حیا و ناموستانە بە چاوەکەم ئێمە دەرەوە نانە جابۆ پۆلیسی بۆ چییە کاکە پارەکە دانینەوە میوان ئەزانین لای من لە ماڵی منە چەند ئەزیزە ژنەکە هەتا سوڵحەکەین و ڕێیەکەوین ڕاکە چایکی جوانمان بۆ لێنی میوانمان هەیە چایشی بە زیای خێرم نەکرد بەم شێوە ناشێنە هاتوون بە قسەی ناخۆش و بەم شێزەوە میوانە آخر ئەزانی چۆن سەیری کە میوان لای من زۆر ئازیزە تۆ ڕاکە چای لێنێ تا من سوڵحەکەم ئازیزی تۆن ئازیزی منین بە هیچ جۆرێک یەک دیناریشان بیتێ خوا لە حاڵەوە وای لێ هات ئارە وەڵڵا ڕقم هەستا ئەوە چیە نەکەی نەبی ئەی باوکە ڕۆ بەژاکی خۆ ئێمەش تووشی بەڵابین باشە بۆ چی مشتی هیچ بووە چۆنی ژەوە و نێژ نەکەی خۆتە کۆش کاکە ژنی خۆم و چای چیەکەمەوە بەچی ئێوە زۆر سیر نەزانی بە قورعان تووشی بەڵاب نا بابە نا من نەمردۆ ژنی خۆم نییە چی پۆلیزێنم نا چای چیەکەمەوە یەک دقە وەز بن ئەمە چیە؟ بەم شمشاڵە چای چیەکەمەوە ئەها بەس دیقەتی بن ئەو بەچی ئەوە سحری ئەم شمشاڵە بوو پاپی وەڵی من میشماڵمەوێ کورە بابە مشماڵ ناوتۆ بۆ شتەکان عکسەکەیتەوە شمشاڵ باوکە لەگەڵ سوساڵەکە و ماری کوبرا سەری بەرز کردەوە زانی ئەمە قەنەعەتتان هەبێ ڕۆژ نیە دە 12 مردی پێچانەکە بۆ نا. ئەمە ئابەمە
ئەیدا وەڵای بابچی بۆ سەقە مناچی بردوکانە بشکە بۆمان چاکاتەوانە ئەمە بە سوورش ئەتوان خەڵگەی با بە سوور مردوەکەی پێزیینەکەی تو بۆ مێنیتە بە 50 گەڵا 50 گەڵا بۆ زۆرە ئارە وەڵڵا وەڵات جا ئەوە خۆ بمێبی فرۆشم خۆ 5 دەفتەر زیاد کەمتر ناکات 50 گەڵا چێ بزنی بردوکانمان زیینۆ بێتەوانێت لۆ لاو ماڵی وان منێت ڕەشو ئەوە چۆن ئەڵە گیریە وەڵا ئەمە چۆنە بێ واری ئەمە زۆر ئەبێ زۆر احتیفازی پێوە بکرێ ئەمە یا ئەم بۆ خۆمان بە چەند ئەمە هەی خۆ نایفرۆشین ئەی چی نیازم ئەوە بفرۆشم نایفرۆشم مستحیلە چی بکەین دەکەواتە با بڕێنەگە نێ بیکڕە خۆ دەزانی دنیا نەخۆشی مێلە بە خاتی مناڵەکانش قەیس بۆمان بکڕە ئینکار وڵی نیازی فرۆشتنیم نەبوو پەل و پۆ مەشکێ ماڵەیە کاکەسە بە چەند بۆماندانی نەکە تازە تەکلیفیان کردمانی ئینکارن ناڕۆن بەزی تر جاریچکە نێنەوە سەرمان وەڵڵا بیانە ڕێقەی ناکە وەڵا ئەمە مەگەل لەبەر خاتی ئێوە بەخوا بە 2 دەفتەر و نیو 2 دەفتەرونی و کاکە زۆرە 2 دەفتەرم لاو ماوە هیچ سەگەکە و هی مریشکەکە 20 وەرەقی کەش تێمە ئەومان ناو بەجددیتە پاپی پلیز گیان دڵ من ئەشکێن نەوەڵا گونا حەد ناشکێ لە دەورێ گەڕم ئەو دوو چۆلەکەمە 50 وەرەقی ترمان بنێ و بی بە کاکە ئاوا خۆ کاکەەوە خۆ گاڵتە نییە ئەو بەسەری تۆ وابزان پاری تیارەکەمان پێ نامێنێ دۆلار سەگە ئەمێنێ چاگیرم خواردۆ بەدەستەوە خۆیتە چی بکەم ئێوەش ئینکارن ئەجینە من ئەم شمشاڵم نەفرۆژنەکە تۆ بۆ تەکلیفە لێکردم ئیحراجەکردم لە قەی ناکە مردویان زۆرە بە ساقی چاوم ئەو 50 بەزی تر نێنەوە سەرمان تەواو ئێمە بێ بڕێک جوان هەڵی لەبا لێن نەکەوت دێڵات یاخوا ئێستش لەم هەتیوە نەگەشتم ئەمە موزەکەر یا مؤەنەسە بێنە چیم لێکە پارەکە نیان فڕان بێنێت ئەوەتە ئەمەش بخەرە سەر ئەوانی تر ئەشهەد و ڕاستێک کردوتێ ملوانکە کە ئاوا لەسەر پارە ڕامانە کێشێت خۆم خۆشیمان لێ تێگنی ئامین پاپی سەرێکی چواردۆڕ کە بزانە هیچ مردوویە کەڵ نەسایەوە والله هیچ شتێ دیارێ حتا جیاکانیش ناجوڵێنەوە تاچیدی تۆ ئارە والله پاپی سێریکە ئێستا یەک تۆزیشتر 5 دقیقتر نەحەفەسێ ئێستا باپیرە هەڵەسێتەوە بە سێرکە بە سێرکە بە سێرکە هە بە سێرکە بزان چیەکەم بەخوا کاکە هەست دەکەم نەزانی لی بیت و داوەڵای ئەو نیلۆ کاتۆ بە جوانی لیە بەس معقولە بەخوا من ئەقڵم نایبرێ ئەمە خەڵک زیین و کاتۆ ئەقڵ نایبڕ بۆ عالم زیینۆ بۆ قەدامێت هەر جوڵەی لێوە ناکڕم بەخوا زۆرە ترسەمەوە هەتیوە دەستی بڕی بێتی بۆ جاری سێم تۆ خەڵک سەیمانەکە ڕاستەکە پڕم دەلای بە حەیامان چوو بۆ خاتی خوا بێنێ لای بە تۆ بخوا ئەستەغفیر الله فەر بوو السلام عليكم. عليكم السلام بخير بيا خەریکی چین؟ وەڵایی ئەوە شمشاڵێکمان پێ وتم مردوو زوینەوەکەینەوە چی بە شمشاڵ جاوە هاتوم سەر قەبری باپیرمە ئەمە 5 دقیقە شمشاڵە لێ بم و باپیرە بەرز بێتەوانێ وەڵامیش باوکم لەو قەبرستانەیە ئەگە بۆ زوینی بێتەوە مەمنونم ئەوە بەڕاستە وەڵایی ئەی چوزانە من وایان پێوتینەوە وانە بوو بارە وەڵڵا خۆڵە پارەشمان پیاوە بە شمشاڵەکە کاکە ئەڵێ مردوو زیینەوە کاتەوە خۆ منیش ئەقڵم نایبڕێ بەخوا لە کوێ هاتوون وەڵڵاهی تر لە دەرەوەی شار بووین و هاتووینە لە فەزاوە نهات ناوەڵا لە فەزاوە نهاتوین ئەمە لە ئەوروپا ئەمە چ ئەقلێک ئەی بڕێ ئەمە بە شمشا خەڵک زیینی بێتەوە لە کوێتان کردیوە من لە زەلامێکمان کردنا زەمنای ڕەشادە ڕەشیدە بە ڕەشاد ساختەچی ترین کەسە خۆڵ برترین کەسە جۆلێتی ژنەکە وەکو ئێوەی بڕیوە
دەبەسەری بەشتانە دوو دەفتەر و نیومان ناو بۆ شمشاڵ باوکەڕ باشە حتا زووە بڕم فرای خۆتانکەوە ئاوە لە چۆ فریای بەتیشکاتی لێ بکەن لەکوێ لای کوێخا کوێخا ماڵی لە کوێخاوە ئەو ماڵی لە ناو دێ بڕۆن یەم لەگەڵ تا پێتانڵم لەکوێ قوربان من دەوەرێ مە شارەزانین ئاه مناڵ بە قسەی مناڵ کەی ئامان بەسەری بێ ئەگینا بردوو چۆن زیرە خوا عەفویان تۆ بخوایە تۆ بە جابە ساقە بم ئێمە ماڵی کوێخا نازین ئەگەر هاوکاریمان بکەی ماڵەکەمان پیشان لە خزمەتانە پیشانتانە زۆر مەمنونین باشە دەفەرموو بڕەوە محاسبە بکە خاڵە گیان مناڵە مەمان پێکە بەسە کوڕم بەسەم بۆڕە لە چی عیبە حەیامان مەبە دەبەسەتی تۆ گیان منیش خەریکە گریانم نییە ئەی نەوتیژنی لادێکە چی پێوتین وتی کوێخا ئەو نەباشە حەقی لێ ئەکاتەوانێ خۆ خەڵکەمی واڵەڵە باشترین کوێخایە دایمی خوارد لە پشت ناحەق یعنی ئەوی ناحەقی لێ بکرێ ئەم دیفاعی باپە تۆ بڵێ هەموو پارەکانان بۆ بگەڕێنێتەوە ئایتە کچم خۆ من حەزەکەم هەموویمان نابەم شتە قۆڕانە هیچ نەماوە تۆ بۆ من و دایکم بخوا نەوەڵڵار شمشاڵەکەی و ژێنام و تا چەند سیرەکەم لێشی نایەت باوکە کوێخا دەبەسە تۆ قاچدا بتوانێت جوان بڕۆ ئەلیوا بۆستە جەی ئەلیوا بۆستە ئەمە حەقیەوەی خواردووە وەڵام مام کوێخا بە ساقە بم بشکم حەقمان ئەی سەداریم بەڕۆحیە ساقە بم جوان بۆستە حەقیمانە بۆ خواردووە وەڵاهی تو خۆ بە زۆر خۆ نەم نردووە بە دوایانە خوان هاتوون شتەکانیان کڕی و وەڵی ڕزوو خواردی بۆڕەبەر مەکە با تێتان گەێنم با من تێتان گەێن مەگە حەقی ئێوە بوو حەقی خۆتانەیەمێ حەقی ئەوەش نەبوو تێگەشتی ئەتانکەمە دەرەوە باشە حەق لای ئێمەیە باشە خاجان چکە زانی بۆ مریشکی بەهێرکی ئاڵتون پێفرۆشتین ئەوە وا دەرنەچوو سەجێکی پێفرۆشین کە ئەمە شارەزای و شتە هێنە و بە قسەتانەکە سەگە هەڕۆی نەهاتەوە شمشاڵێکی پێفرۆشتین وتی مردوو لە قەبرە ئاوا زیینوە کاتە هەڵە سێنێت سەر پێ منیش بە بۆنی ئەم مناڵانەوە ینەوە بێ ئەقڵ نیم شمشاڵ بکڕم بڵە مەڵام مردوو هەڵەسێت بۆڕەبەر مەکە کوێخاگیان بەشکەم هەوڵی ئەو پارانی لێ بسەنیتەوە ئێمە بەهۆی مناڵەوە هەڵخڵەتین لە بە خاتی مناڵ بۆی دڵیان نەشکێنی نەگیرا چۆن ئێمە بۆ شتانە هەڵەخڵەتی جەنابیش ئەوی ئێوە کوڕی منە کوێخاگیان هەرو باسە کرد ئارەوەی بەڵێ باشە با من قسێ بکەم بەڵێ باشە بە هەموو عەقلێکتانەوە بە هەموو دەماخێکتانەوە مریشی گەلگە ئاڵتوونیەکە من نەهاتوم بە زۆر بڵم وەرە باشە مریشکەم لێ بکڕی خۆی هاتوو باشە ئەوەشان با بڕوە باشە سەد لە دنیا هەبوو بێ دلڤەری بێت و خواردن بۆ خەڵی بێنێ ئەی ئەمرتان نەمێنێ باشە شتێکی تر بە شمشاڵ خەڵک زیینۆ بێتەوە ئللا خوای گەورە نەبێ زیینوی بکاتەوە هێز نییە مردوو زیینو بکاتەوە وڵای کوێخاجیان خەڵەتێ بۆ کردومانە بێت و حەقمان بسەنگی چکە یەک دینارمان پێنەماوە سەفەر بکەین و بڕۆینەوە کەواتە گەمژەیەەکە لە ئێوە چوارێک و ئەمە دروستەکەن و دەستی خەڵقی ببڕێ هەسن بۆ دەرەوە ینی حەقمان ناسەنی ئەخی چیدام بسێنم چوار گەمژەی وەکو ئێوەیە چوار دزی ئاوا دروستەکە و کە خیانەتکە لە وڵاتەوە لە ئێوەش وڵای توش دەتوانێت مامسەری ئەی سمێڵ سمۆرە ئەسا بڕۆ بە دەردەسا ئەی ڕەشۆ دەی بۆ دەرەوە وەمزایین جردێ هەروەحم چوو حەدی چێ جردەیە دەیکوێ خاجان زمانی ڕۆمەگەر ڕخسەتم بێ مەمنونتم بۆکوێ وەڵایی هەنێ مریش کوشتم هێ بزانم بەو گەشتیار وچەی نافرۆشم کۆرە مریشکی شتی چی وەرە دەرەوە تو ئەزان بە پشتی من هەموو شتێکەکەی وەرە دەرەوە دەی ئەی خۆ بۆم دا نابووی من نازانم بۆچی ئاوا دەی بەسەر چاو تۆ حەقی خۆت لێو نەکەوت بێ لێم نەکەوت خەرا وەرە دەرەوە ئەوە چی وەڵا لێم کەوتووە چی لەکەوتووە پارەکان بە هەڵنەستم دووە شەقی بۆ تەواوکەم ئەوە دایکە دەرەوە ئەوە تا نانە لێم نەکەوتووە تۆ مەحفوظە لای من ئەوە تا لێنە دەست خۆش ئەوە هەفتا وەرەقەی وەکو شیری بەری دایکۆی پێ و حەلام پێ و حەڵام بێت من بڕم پێ بڕۆ دەبڕ دەی دەرە دەی ئافریم جۆخایی هەل لە خۆمانی ئەو چوار شتی ئاوا نەکەین ئەی چۆن بژین ئەی چۆن ئەو خەڵکە بەڕێوە بەرێن